بەڵام بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ وداعيا الى الله باذنه وسراجا منيرا ئەی محەممەد تۆ ڕێگەم ڕۆشنکەرەوەیت تۆ ڕۆناکی دەریت تۆ گەرمی دەری تۆ تشک دەری تۆ وزە بەخشی زەویت و تۆ ئەو مانگەیت کە لە شەوە زەنگە تاریکی تێیەکەیت. بەڵێ خۆشەویستەکانم دیقەت بن ئەمە چییە؟ چێ زانێ مانگە یان ڕۆژە؟ ئەوە مانگە، ئەم گڕ و گەرمایە و بورکانە مانگە. وردە وردە مانگ کاڵ بۆوە، وردە وردە مانگ پێش 4 ملیار ساڵ لەموو پێش ڕووناکەکەی وردە وردە کب بوو گڕ و گەرماکەی نەما، بورکانەکەی نەما، ئاگرەکەی کە وەکو خۆر بڵێسە ئەدا نەیما، وردە وردە کاڵ بۆوە هەتا وەکۆکو ئەم مانگەی ئێستەی لێهات. هەتا ئێستەشی لەگەڵا بێ ناوکرۆکی مانگ هەمووی بورکان و ئاگرە، بەڵام ڕووی مانگ سارد بۆتەوە. بۆیە خوای گەورە فەرمێ وجعلنا الليل والنهار آيتين، ئێمە ڕۆژ و شەومان کردۆ بە دوو بەڵگە. فمحونا آية الليل، ئێمە ئاەتی شەو بەڵگەی شەو کە مانگە کبمان کردەوە، واتە گڕ و گەرماکەیمان نەهێش. لێ ئیبن عەباسیان پرسیوتیان ئەی ئیبن عەباس مانگ چییە؟ فەرمی مانگ گوتیان بۆ ئاڕەشە، بۆ پەڵەپەڵی ڕەشی لەسەرە؟ فەرمی لەبەرەوەی کە ڕووناکەکەی مەحو کراوە، کاتی خۆی یەک پاچە لە گڕ بووە. ئیساکەنەش بچنە ناو مۆقعی ناساوە بنووسن evolution of moon، ئەوەتان بۆیێنێ کە ئیبن عەباسە فەرمێ کاتی خۆی مانگ وەکو خۆر کڵپە و گرێسەی هەبووە، دوایی وردە وردە مانگ کب بۆتەوە. بۆیە خوای گەورە فەرمێ فمحونا آية الليل، بەڵگەی مانگ کە شەوە کە لە شەوا دەرەکەوێت کبمان کردەوە. بۆیە ئەبینیت مانگ وەکو ئێستا دەرەکەوێت کە ئەمەش حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سنەتەکەیەتی کە لە قورئانە زۆر بەوازیحی هاتووە. واتە مانگیش کاتی خۆی وەکو خۆروا بووە، بەو گڕ و گەرمایەوە بووە، بەو بڵێسەیەوە بووە، وردە وردە بڵێسەکەی نەماوە هەتا وەکو ئەم مانگەی ئێستەی لێ هاتووە.